ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا چەند هەنگاوێکی هەڵگرتووە کە ئاماژەن بۆ ئامادەکاری گەڕانەوەی ڕێکەوتنی ئەتۆمی لەگەڵ ئێران، بەڵام ڕێبەری کۆماری ئیسلامی ڕایدەگەیەنێت بۆ ئەوەی ئێران بگەڕێتەوە بۆ تەواوی پابەندیەکانی، دەبێ بەبێ مەرجەم و گەمارۆکان لەسەر ئێران هەڵگیرێت، ئەگەرنە ئامادە نییە بگەڕێتەوە بۆ دۆخی تەواوی ڕێکەوتنەکە و بکەوێتە دیالۆگەوە. اگر میخوان به تعهدات برجامی برگرده باید آمریکا تحریم ها رو کلاً لغو کنه. ویلایەتە یەکگرتووەکان دەیەوێت پشتیوانی پێدانی قەرز بکات لەلایەن سندوقی دراوی نێودەوڵەتیەوە تا لەمپەرەکان لە بەردەمی تاراندا هەڵگیرێن کە بتوانێت ڕوبەڕووی پەتای کۆرۆنا ببێتەوە. لەگەڵاوەشدا وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەیەوێت ئەو بڕیاری ئیدارەی ترامپ هەڵوەشێنێتەوە کە حوسیەکانی خست بۆ لیستی تیرۆرەوە، ئەوە سەرەڕای بردنەدەرەوەی کەشتی فڕۆکە هەڵگری نیمیتس لە ناوچەی ئۆپەراسیۆنی کەشتیوانی پێنجەم لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا کە هەموو ئەو هەنگاوانە بە ئاماژەی ئەرێنی ناو دەبرێن بۆ نەرمی نواندنی ئەمریکا لە گەڕانەوەی بۆ ڕێکەوتنی ئەتۆمی و کردنەوەی لاپەڕەیەکی نوێ لەگەڵ تاران. دیاریکردنی تیم لیندەر کینگ وەکو نوێنەری ئەمریکا بۆ چارەسەرکردنی کێشەی یەمەن و ئاگادارکردنەوەی کۆنگرێس لەوەی ئیداری بایدن دژی درێژەدانە بە جەنگی یەمەن، پەیامێکی ترە لە کۆشکی سپیەوە بۆ تاران کە هاوپەیمانە حوسیەکانی بەشێک دەبن لە چارەسەری داهاتوو یەمەن و پشکیان دەبێت لە دەسەڵاتدا. ئەوە لە کاتێکدایە کە هاوپەیمانی سەعودی و ئیمارات لەو جەنگەدا شکستیان خوارد و ئەو وڵاتەیان وێران و پارچە پارچە کرد و نیوەی خەڵکی وڵاتەکەیان تووشی برسێتی و قات و قڕی کردووە، کوشتارەکانیشیان بوونەتە شەرمەزاری بۆ واشنتۆن. گفتوگوی ئەنتۆنی بلینکن لەگەڵ وەزیرانی دەرەوەی ئەڵمانیا و فەڕەنسا و بەریتانیا بۆ بەگەڕخستنەوەی ڕێکەوتنی ئەتۆمی ئاماژەیەکی ترە بۆ کرانەوەی دەرگا داخراوەکانی واشنتۆن بەڕووی تاراندا، بە تایبەتی جۆزیب بۆریلی ڕێکخەری کاروباری دەرەوەی یەکێتی ئەوروپا جاختی لەوە کردەوە کە یەکێتیەکە پشتیوانی لە گەڕانەوەی ئەمریکا بۆ ڕێکەوتنەکە دەکات وەکو ئەوەی لە دەقی ئەو ڕێکەوتنەدا هاتووە، هاوکات ئێرانیش بگەڕێتەوە بۆ تەواوی پابەندیەکانی و سزایەک لایەنەکانی لەسەر هەڵگیرێت. بە پێی دوایەمین دیمانەی جۆ بایدن نایەوێت بە خێرایی بگەڕێتەوە بۆ ڕێکەوتنەکە بە پاساوی ئەوەی دەیەوێت لەگەڵ هاوپەیمانانی خۆرئاوایی و ناوچەیدا لەو بارەوە گفتوگۆی زیاتر بکات، بەڵام ئاماژە بۆ ئەو هۆکارە دەکرێت کە لۆبی بەهێزی زایۆنیسی لە کۆنگرێس و ئەنجومەنی پیران و لە کابینەکەیدا ڕێگرن لەوەی زووتر بگەڕێتەوە بۆ ئەو ڕێکەوتنە، بەڵام بۆ پێی ئێران توانیوێتی لە ماوەی گوشارە سەختەکانی ئیداری ترەمپدا پیتاندنی یۆرانیۆم لە 3.5ەوە بەرز بکاتەوە بۆ ڕێژەی لە 20 و بە هۆی کشانەوەی ئەمریکاوە پلە بە پلە لە پابەندیەکانی پاشەکشە بکات، پێگەی بۆ گفتوگۆ بەهێزترە لە جاران. ئامادەیی تاران لە گۆڕەپانی ململانەی عێراق و سووریا و لوبنان و یەمەن و ئەفغانستان کارتی دیکەی بەهێزن کە ئەمریکا ناچار دەکەن لە ڕێگەی دیپلۆماسیەوە جیاوازیەکانی لەگەڵ ئێران چارەسەر بکات. واشنتۆن دەزانێت سەرۆکۆماری ئێران حەسەن ڕۆحانی چەند مانگێکی کەمی ماوە لە دەسەڵاتدا و ئەگەری ئەوە هەیە کەسی دوای ئەو هەڵوێستێکی تند بگرێتە بەر یا بەهۆی ئەوەی ماوەیەکی پێویستە بۆ تێگەیشتن لە دۆسیەکان، بۆیە گەڕانەوە بۆ ڕێکەوتنەکە لەو هەلو مەرجەدا ئاسان نابێت، لەبەر ئەوەیە ناوەندە جیهانیەکان پەلەیانە بەر لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئێران بایدن بگەڕێتەوە بۆ ڕێکەوتنەکە و کۆتایی بە نیگەرانیەکان بهێنێت. America is back. Diplomacy is back at the center of our foreign policy. Though many of these values have come under intense pressure.